خواردنەوەی کافاین لە ماوەی دووگیانیدا کاریگەری لەسەر تەندروستی کۆرپەکە دەبێت. ئەو خواردنەوانە چین کە مادەی کافاینیان تێدایە. توێژینەوەیەکی نوێی پزیشکی پەیوەندی نێوان خواردنەوەی کافاین لەلایەن خانمانی دووگیان و درێژی باڵای منداڵەکانیان ڕوون دەکاتەوە. بە گوێرەی توێژینەوەکە کە لەلایەن پەیمانگای نیشتیمانی تەندروستی منداڵان و گەشەپێدانی مرۆیی لە ئەمریکا ئەنجام دراوە، خواردنەوەی کافاین لەلایەن خانمانی دووگیانەوە ڕەنگە ببێتە هۆی کورتبوونی باڵای کۆرپەکەیان. ئەمەش بە بەراورد بە ئەو کۆرپانی کە دایکیان لە کاتی دووگیانیدا خۆیان لە خواردنەوەی کافاین بەدوورگرتووە. ئەنجامی توێژینەوەکە کە لە گۆڤاری گاما نێتوەرک ئۆپن بڵاو کراوەتەوە، ئاماژە بەوە دەکات کە جیاوازی باڵای ئەو منداڵانەی دایکیان قاوەیان چایان خواردوێتەوە و ئەوانەی نان خواردوێتەوە نزیکەی 4 سانتیمەتر بووە. توێژەران پێشنیاریان کردووە کە لە لێکۆڵینەوەکانی داهاتوودا لەسەر خواردنەوەی کافاین لە کاتی دووگیانیدا بە دوواداچوون بۆ گەشەی منداڵان بکەن تا تەمەنی پێگەیشتن بۆ ئەوەی بزانرێت ئەو بچووکبوونەوەی باڵایە بەردەوام دەبێت تا تەمەنی گەورەی. ئێستا پزیشکانی ئەمریکا لە هەوڵدان بۆ سنووردارکردنی خواردنەوەی کافاین لەلایەن خانمانی دووگیانەوە، چونکە کافاین کاریگەری نەرێنیتری لەسەر کۆرپە دەبێت وەک تێکچوونی خوێنبەرەکان لە تەمەنی گەورە بووندا. کافاین لە خواردنەوەی قاوە، چا بەشێکی زۆری خواردنەوە گازیەکان و دەرمانە ئازارشکێنەکاندا هەیە، بۆیە خانمانی دووگیان ئاگادار دەکرێنەوە لە نەخواردنی لە ماوەی دووگیانیەکانیاندا.